لپاش سپاس و ستایشێکی بێ هەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوە مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. دەرگاکانی بەهەشت زۆر و زەوەندە بەڕووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەکرێنەوە. علەما ئەفەرموون هەشت دەرگای سەرەکی بەهەشتمان هەیە. هەشت کردەوە دیاری کراوە بۆ داخڵبوون بەم دەرگایانە. لە غەیری ئەمانەش هەندێک کردەوەی ترمان هەیە. بۆیە ئەفەرموون دەرگایەکی سەرەکی بەهەشتمان هەیە کە بریتیە لە هەشت دانەی سەرەکی، لە ناویشەوە چەندین دەرگای تر هەیە، هەر کەسە لە تاعەتی جوانی خۆیەوە ئەڕوا. یەکێک لەو دەرگا زۆر واڵانەی کە زۆر پێویستە لە ڕەمەزانە لە خزمەتیا بین، دەرگای ئیحسان و سەدەقە و بەخشینە کە ئینسانی ئیماندار کاتێکەوە خوای گەورە نیعەمەکانی پێبەخشیوە پێویستی بە بەخشندەیی هەیە و بەخشین هەیە. بۆیە فەرمویانە ئەم مانگە مانگی ئیحسان و عەتایە، مانگێکە کە ئینسانەکان زۆر تێیە ئەبەخشن. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کە باسی ئەکەن ئەفەرمێ لە هەموو عمریا بەخشندە بوو، زۆر سەخی بوو، بەڵام لەو مانگی ڕەمەزانە کانە ئەجوەدە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە هەموو کاتە جوودی زیاتر بوو. لە هەندێک ڕوايەتە فەرمێ کە ڕێح المرسلە، وەکو چۆن هەوایەکی قایم دێت و ئەڕوا. بەو شێوازە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیبەخشی، بەتایبەتی لە دەشەوی ئەخیرا زۆر زۆر زیاتری ئەبەخشی. بەخشندەی لە ئیسلامە زۆر گەورەیە. هەموو فکرە و بەرنامەکان لەسەر ئەوە پێک دێن، یانە ئەوەتە گرنگی بە تاکەکان ئەدەن، یانە ئەوەتە گرنگی تەنها بە سەرمایەدارەکان ئەدەن. بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەیەکی زۆر گەورەیە کە گرنگی بە خەڵکی هەژاریش ئەدا، بە خەڵکی دەوڵەمەندیش ئەدا. بۆیە دەرگایەکی زۆر گەورەی کردێتەوە لە دەرگای بەخشندەیی بەسەر ئەو کەسانەی کە خوای گەورە پێی عەتاکردن و شتێک هەیەنەکەوە بیبەخشن. پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی الأعمال ئەفضل، چ کردەوەیە لە هەرچی کردەوەیە گەورەتر و باشترە؟ فەرمووی ئیدخالک السرور على مؤمن، ئەوەیە کە دڵخۆشی بخەیتە دڵی ئینسانێکی ئیماندارەوە. ئەو شەبعتە جوعته، یان ئەوەتە برسێتەکەی تێرکەی، ئەو کەسەوتە عەورەتە، یا پۆشایەکی بۆ بکڕی بۆی عەورەتی خۆی داپۆشێ، ئەو قەضەیتە حاجەتە، یان ئەگەر کارێ شتێکی هەبێ بۆی جێبەجێکەی لە پێناوی خوایە. هەمومان نەزانین فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم و ماسانی بەڕێز زۆریان بۆ باس کردوین کە لە بەشتا هەندێک لە ماڵەکان زۆر جەماڵێکی تایبەتیان هەیە کە ئەنەمە ماڵێکە لە شوشە لە دەرووناوە دیارە، دیمەنێکی زۆر جوانی هەیە. فەرمی هەموو خەڵکی بەهەشت تەمەنای ئەم ماڵە ئەکەن، ئەوەندە جوانە. پرسیاریان کە یا رسول الله صلی الله عليه وسلم ئەم ماڵە بە کێ ئەدرێ؟ فەرمووی لمن طاب الكلام وأطعم الطعام، وكسێک قسەی جوان بێ، بزانێت چۆن قسە ئەکا، کەلیماتەکانی لەکوێ دائەنێ. وأطعم الطعام، خواردن بدا بە خەڵکی، ببەخشێ لە پێناوی خوایە. وبات قائما والناس نيام، لەو کاتێک کە خەڵکی خەوتون ئەم بەخەبەر بێت و شەوی زیندوو کاتەوە بە تاعەت و عەبدایەتی. پیاوێک هاتە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم وتی والله ئیسلام زۆر گەورەیە، زۆر مۆزوعی گەورەی تیا باس کراوە. ئەمە شتێکم پێ بڵێ کە من لە ئیسلامە جێبەجێ کەم، ئەی الئیسلامی خێر، چه جۆرە کارێ بکەم لە ئیسلامە زۆر گەورەیە؟ فەرمووی چەند شتێکی پێوە، یەکێک لەوانە گرنگترین یان یەکەمین دانیان کە فەرمووی ئەن تطعم الطعام، ئەوەیە کە خواردن ببەخشی لە پێناوی خوایە. تەنانەت ئەوەندە پلەی بەخشندەیی گەورەیە لە قیامەتە ڕەب العالەمین عەبدەکان کاتێکە محاسبە ئەکەوە لە حەدیثێکی قودسیە واردە، ئەفەرمێ عەبدەکەم کاتێکەوە داوای خواردنم لێ کردی بۆ پێت نەدام، لە ئیلاهی تۆ نەخواردن ئەخۆیت و نەخواردنەوە. ئەفەرمێ عەبدێک لە عەبدەکان محتاج بوو، داوای کرد لە تۆ پێت عەتا نەکرد، ئەوە من بووم داوام لێ ئەکردی. بۆی ئەفەرمون ئیحسان و خودابینی، تەواوی خودابینی لە بابەتی ئەمە ڕەنگ ئەداتەوە کە ئینسان خواردنێ بە کەسێکی تر عەتا ئەکات و پێی ئەبەخش. ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانان، مانگی پیرۆزی ڕەمەزان فرسەتێکی زۆر گەورەیە. ئێمە فەلسەفەی ئیسلامی ئەو هەیە هەموو فەقیرەکانە بێ هاوکاری بکرێن بۆی لە چینی فەقیراتی تۆزە بێنە سەروتر. و دەوڵەمەندەکان لە ڕەمەزانە خۆیان ئەگرنەوە تاوەکو وەکو فەقیرەکانیان لێبێ هەستکەن
بناراحتي وببرسيتي فقير وهجار بوي اما الامر يا لهمو كاتك زياتر بيسمان بوي كدسمان بيكو بي بتايبت ام ملته بسر پرشتي كارو داما وقرب سرا كزور بيسي بخير خوا كانت كفضل خوا ولا كردستان حتى استج خلقي خير خوا بوت رمزي كي زور جوان وتوانيو انا كردستان راجير بكن كمش فضل كي زور قوري بسر مانو منتي كي زور قوري رب العالمين كإنسان حاجي كي ابي خلقي كي مد شهامت لأنه أم ملته هشتا بهوي أم بيام جواني إسلام وماو هاوكاري أكاتو پشتی أجري ئێمە زۆر پێویستمان بەوەیە پشکێک لەو واریداتەی کە هەمانە بەخشی بێتمان لە پێناوی خوایە جەلە جەلالوه بۆی ئەو دەرگای باشمان بۆ واڵا ببێ. خوا جەلە جەلالوه لە قورئان نافەرمێ لە پارەی خۆت ببەخشە، ئەفەرمێ ومما رەزەقناهم ينفقون، یعنی ئەوەی کە ئێمە بەوانمان عەتا کردووە داوایان لێ یەکەین لەوە ببەخش. ئەوەی کە تۆ ئەیبەخشی هەری خودایە، واتە هەموو ئەوەی کە تۆ هەتە هەمووی هی رب العالمینە، داوای پشکێکی لێ کردوێتەوە. ئەم پشکە بەشێکی زەکاتە. هەموو ئیمانداران کاتێکەوە ڕێژەیەکی زەکاتیان ئەبێ واجبە لەسەریان کە چلیەکی ماڵەکانیان لە زەکاتە دەربکەن، بەتایەتی لە ئەموالی ئاڵتون و زی و پارە و ئەمانە. بۆی ئینسانی ئیماندار ئەبێ زەکاتەکەی زۆر بە جوانی دەرکرد بێ. خاڵی یەکەم. دووەم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئین فی المال لحقا سوى الزەکات، ماڵەکان حەقێکی تر بەسەریانەوەی غەیری زەکات. تەنها نەڵێ زەکاتم دا و تەواو، نا، واجبێکی تر لەسەر شانت هەیە ئەوەیە لە کاتێکە کە موسیبەتدارێک ئەبینی، کەسێکی بەرنەڕاحەت و زەحمەت ئەبینی، هاوکاری بکەیت و پێ ببەخشی. مەسئلەی ئیطعام الطعام تەنها ڕەبتیشی بە فەقیر و هەژارەوە نییە. زۆر گرنگە ئینسانی ئیماندار هەوڵ بدە نان بدە بێ، سفرەی و خوانی ڕازاوە بێ، بە زۆر دەسی میوان بگرێ لەسەر سفرەکەی خۆی دای بنێ. ئەمڕۆ ڕۆژگارێکە تێکەوتوین، وردە وردە خەریکە خزمەتیمان کاڵە بێتەوە. زوو خوانە ساسکە، زۆر گوێ بە گرنگی و جوانی خوانەکەت مەدە، گوێ بە دڵت بدە، دڵت چەند خۆشەویست مامەڵە لەگەڵ میوانەکەتە ئەکا. خزمەکانە کۆکەرەوە، لەسەر سفرە کۆ ببینەوە هەمومان. ئێمە ئەمڕۆ دنیا زۆر بۆمان بچووک بووتەوە، کەچی خۆمان ون بووین، لەناو ئەم بچووکیە خۆمان ون بووین، خزمەتی و کەسایەتی خەریکە لەدەست ئەدرێ. بۆیە زۆر گرنگە ماڵی براکەت، ماڵی خوشکەکەت، خوشکەزاکەت، دوورەکەت، نزیکەکەت، ئامۆزات، پورزات، وەلەو بە شتێکی بەسیتیش بێ بەسەریان کەرەوە، وەلەو بە کۆکردنەوەیان بێ بۆ تۆزی شیرینی خواردن و چایەک. گرنگ ئەوەیە تۆ دەستە جەمعیەکەمان ئێمە لە تێک نەچوو بێ. بڕواکەنێکێک لەو شتانەی کە لەم وڵاتی ئێمە هەتاوەکو ئێستا کافر و بێدین جەنگی لەسەرەکە لێمان وەربگرێتەوە، ئەوەیە کە ئەو خزمەتی و دۆستایەتی و مەحەبەتە نەهێڵێ. زۆر کات ئەبینی گوندێکی بچووک خەڵکەکەی لە بینیان متەفەڕقن، ماڵێکی بچووک لە بین یەکترا کۆک نین، خەریکە سفرەمان نامێنێ، خوانمان نامێنێ. ئیمامی شافعی رضی الله تعالی عنه یەکێک لەو ئیشانەی کە زۆر زۆر گرنگی پێداوە خواردندان بۆ بە هەژارەکانە. فەرمێ زۆر کات ئەوەستا هەتاوەکو میوانێکی دەستکەوتە، هەتاوەکو خواردنی لەگەڵا بخواردایە. هەمومان داستانی ئیبراهیممان عەلەیهی سەلام بیستووە کە چەند ڕۆژێک بە برسێتی خۆی ئەهێشتەوە هەتاوەکو لە خزمەت میوانێکە دانیشێ بخوا. ئەو تا ابن عباس رضی الله تعالی عنه ئەفەرمێ کە بە ڕۆژوو ئەو بۆ ڕۆژەکەی نەئەشکان، ئەگەڕا ئیلا کەسێکی ئەدۆزیەوە ئەوێ ئەبێ لەگەڵ ما دابنیشێ ئینجا ڕۆژەکە بشکێنەوە، وەی کەمێ لەو خواردنەوە خوا کەمێ بەرەکەتم دەستکەوێ. شێخی گەیلانی ئەفەرمێ فەتەشت الأعمال، بەناو کردەوەکانە گەڕام و تەفتیشم کرد، فما وجدت أفضل من إطعام الطعام، لە کردەوەکانە یەک کردەوەم نەبینی بە ئەندازی ئەوەی کە خواردن بدەی بە خەڵکی ئەجر و پاداشت و گەورەی و فەضیلەتی هەبێ. بەتایبەتی ڕۆژەوانان کاتێکەوە ڕۆژەکانیان ئەشکێنن، مزگەوتەکان ئەبێ ئاوادان کەینەوە. سەیری ئەوە مەکە، چاوەڕێەوە مەکە کەسێک بچێ شتێک بێنێ، با تۆ یەکەمەکە بی کە تۆ ئەچی شتێک گەیەنیتە ناو مزگەوتەوە خەڵک دێ ئیخوات و ئیمانداران سوودی لێ وەرەگرن. چاوەڕێەوە مەکە خەڵکی خێرخوا بێ بەدەم دراوسێکەتەوە، تۆ یەکەمین بە کە شتێکی پێ عەتا ئەکەی. چاوەڕێەوە مەکە خزمەکەت کەسێک هاوکاری بکە، تۆ یەکەمین بە کە هاوکاری ئەکەی. بۆیە مانگی ڕەمەضان یەکێک لە دەرگا جوانەکان کە بەسەرمانە واڵا ئەبێ ئەم پەروەردە ئیسلامیە گەورەیە کە ئێمە فێر ئەکا چۆن بەخشندە بین لەگەڵ یەکترا، چۆن نانێ خوانێ هەمانە چەند لەتی کەین لەگەڵ یەکترا. مەڵێ هەموو خەڵکی مەنتیقەکەم وەزعیان باشە و کەسیان زەکاتیان پێ ناشێ و کەسیان بۆ شێوە، بڕۆ تەفتیشکە بگەڕێ. مەرج نییە زەکاتی پێ بشێ، ممکنە سەدەقەی تۆی پێ بشێ، ممکنە بەشێکی تر لە ماڵەکەی تۆ واجب بێ لەسەری، تۆ بۆ سەرفیتر لەسەر واجب وە لە شەوی جەژنە، بۆی هەژار نەمێنێ، بۆ ئەوەی چڵک و چەپەڵی لاشەی خۆتت دەرکردوێ، بۆیە پێوتێ سەر فیتڕە.
للاي خومان بيلين سر فترة لعربية بيوتي الفطرة كأنما فطرتي خود باق كيتو وكم منال خود باق أكيتو لدواء رمضان بوي أم واجباني سرشان من همويان أبي وكو خوي جيب كين جوان ما مليان لقلا كين بتابتي لبابي بخشندية لعل خوي قولة درقا كاني خير ما بسرا أكاتو يا ربي خويا داواد لي أكين رحمته بزي خود بسر معنا ببارنا يا ربي خويا أمشر وآشوب بلا مصيبة لولات اجتماعي أما دور خروة يا ربي خويا أمشر بلا مصيبة لولات مسلمان دور خروة يا ربي خويا كافراني جيهان هرهم لسرمان كوبونتوا خويا الشر بلا مصيبة خرولاتي خوانو لأمي دور خروا يا رب العالمين أو فتنة وفساديك بلاوي أكن ولا سرزويا خويا لأمتي في غمري صلى الله عليه وسلم لا بد يا رب العالمين يا ربي خويا أم هرزاني وفرحاني أمن أمانيك همان خويا لمن تيقمد يا رب العالمين يا ربي خويا داود لي أكين بكرمي خود برحمتي خود ببزي خود رحمتي خود بسرهم مسلماننا ببارنا يا أكرم الأكرمين يا ربي خويا لو إيمان دارنا من قبولك كبخشندن لو إيمان دارنا من قبولك كرجوكان ين قبول أكي لو أنا من ورقر يا رب العالمين كلمان جا رمضان اعتق يعني أكي تو قوري خود لهرشي جناه ما نببولا جناه بأشكرا كردو ما نعفو منك جناه بپنهان كردو ما نعفو منك جناه نمن زاني كل من عفو منك جناه الزاني ما نزياد روي منك لحقي تو يا خويا عفو منك يا رب العالمين خويا أم إيمان دارنا هاتون تأماليتو أمان أصحابي ضلن زماني أن برجوا يا إلهي لبرخاتي تو برجوبون خويا تو خود شاهدي أماني كتنها وتنها هجم بس كان نبول الرجو كان تنها رزامنتي تو نبي إلهي أمانة الركوع تنها لبردم تو يا أبن سجدة تنها لمقام حضوري تو يا أبن دسي زليل دعاء تنها وتبرزكنا ودعاء كان جرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة